بینەر و بیسەر عزیزەکانم سڵاوتان لەبێ و ئێوارەتان باش هیوادارم ڕۆژێکی خۆشتان بەسەر بردبێ و تەندروستێکی باشتان هەبێ. بۆ ئەمڕۆ لەگەڵ میوانەکەم کاک گۆران قادر سەرۆکی لیژنەوە بەشەکانی قایمقامێتی سلێمانی باز لە ئەرک و کار و چاودێری و بەدواداچوونی کاڵا بازرگانیەکانەکەین لە شاری سلێمانی بەتایبەت. کاک گۆران سڵاو لێبێ و بەخێر بێ. سڵاو لە ئێوەش زۆر سپاس بۆ میوانداریتان، سپاس بۆ ڕەخساندنیم دەرفەتە بۆ ئێمە. زۆر سپاس دووبارە بەخێر بێ. کاک گۆران پێم خۆشە سەرەتای پرسیارەکانم لەوە دەست پێ بکەم بزانم ئیشوکاری ڕۆژانەی ئێوە وەکو لیژنە هاوبەشەکان چۆن بەڕێوە چێت؟ بەڵێ دووبارە سپاس بۆ ئێوە، سپاس بۆ گرنگجیدانتان بە کار و چالاکیەکانی لیژنە هاوبەشەکانی قایمقامەتی سلێمانی. دیارە لیژنە هاوبەشەکانی قایمقامەتی سلێمانی سنووری کارکردنیان تەنها سنووری ئیداری قایمقامەتی قەزای مەڵبەندی سلێمانی ئەگرێتەوە، واتە ناوشاری سلێمانی بە زۆری. کۆمەڵێک بواری زۆر هەیە، وە کۆمەڵێک بواری سەرەکی وە کۆمەڵێک بواری زۆر زەروری کە هەمووی پەیوەنددارن بە ژیانی ڕۆژانەی هاوڵاتیانی شاری سلێمانی. بۆ ئەم بوارانەش لە لیژنە هاوبەشەکان بۆ هەرێکێک لەم بوارانە لیژنەیەک دامەزراوە. ئێستا لە ئێستادا لیژنە هاوبەشەکان ژمارەمان 47 لیژنەیە. ئەم لیژنانە سەرپەرشتیەکرێن لەلایەن لیژنەیەکی باڵاوە. لیژنە باڵاکەش لە 11 ئەندام پێک هاتووە، بەشێکی زۆر لە پسپۆڕێ جیاوازەکان لە ناو پێکهاتەی لیژنەی باڵایە هەیە، و لە پێکهاتەی لیژنە هاوبەشەکانیش بە جۆرێکە کە هەر خولەی پێک هاتووە لە 6 مانگ بۆ هەر خولێک قایمقامەتی سلێمانی بە نووسراوی ڕسمی داوا لە فەرمانگە و لە بەڕێوەبەرایەتی و بەڕێوەبەرایەتیە گشتیەکانی ناوشاری سلێمانی ئەکا ئەوانەی کە پێویستن کە بەپێی پێویست بۆ پێکهاتی لیژنەکان نوێنەرەکانی خۆیان بنێرن بۆ قایمقامەت تا بۆ ماوەی ئەو 6 مانگە وەکو سەرۆکیاوەکو ئەندامی ئەو لیژنە تایبەتمەندە لە کارەکانی خۆیانە بەردەوام بن. بۆیە جۆراوجۆری بوارەکان وای کردووە کە ژمارەیەکی زۆر لە لیژنەکان هەبێ. بۆ نمونە چەند لیژنەیەکمان پەیوەندی بڵێن پەیوەنددارن بە بواری تەندروستیەوە، هەندێکیان بە بواری ڤێتەرنەریەوە، هەندێکیان با بڵێن لیژنەی تایبەتمان هەیە بۆ نانەوا و فڕنەکانی سەمون و شوێنی هەویرکاری، لیژنەیەک بۆ سەرپەرشتیکاری مۆلیدە ئەهلیەکان، لیژنەیەک بۆ دایانگەکان، لیژنەیەک بۆ چاودێریکردنی چۆنیەتی هاتوچۆکردنی خوێندکاران لە مەکتەبەوە بۆ ماڵ و لە ماڵەوە بۆ مەکتەب کە لە ڕێگەی پاس و تەکسی و کۆمپانیەکانەوە ئەمە ڕێگەخرێ، لیژنەیەک بۆ کاری سوتەمەنیەکان بۆ نمونە بۆ خزمەتگوزاری ناو پرۆژەکانی نیشتەجێبوون کە بە سیتیەکان ناسراوە، لیژنەیەک بۆ عەلوەی سلێمانی، لیژنەیەکی هاتوچۆمان هەیە کە سەرپەرشتی ڕێخستنی هەندێک کاروباری هاتوچۆوەکە تایبەت بە لیژنە هاوبەشەکان، لیژنەمان هەیە بۆ سیستمی چاودێریکردنی سیستمی غازی LPG لەو شوێنە و گشتیانەدا کە دانراون. کۆمەڵێک لیژنەیەکمان هەیە تایبەتە بە بەدواداچوون بۆ نرخی کاڵا و شتومەکەکان و ناو بازار و ئەوە. لیژنەی باڵاش بە کۆی ئەندامەکانی و بە هەموو پسپۆڕیەکانی و خۆشی وەکو لیژنەیەکی فراوان زۆر جار دەرچوون و هەڵمەتەکان ئەکا بکە سەرجەم ئەو بوارە ناگرێتەوە کە بەپێی تایبەتمەندی ئەندامەکانی ئەتوانن ئیشی تیا بکەن. و هەر بۆیە ئێمە ئەبینی کە مانگانە نزیکەی 8,000 سەردانمان هەیە بۆ تەواوی ناوبازار و شوێنە گشتیەکان بە جیاوازی جۆری کارکردن و جیاوازی ئەو مۆڵەتی کارکردنانەی کە پێیان بەخشراوە. هەموو ئەم سەردانانە هەموو یەکێک لەم سەردانانە گرنگی خۆی هەیە. ئەکرێ یەکێک لە سەردانی لیژنە هاوبەشەکان بێتە هۆی ڕێگریکردن لە کارەساتێکی زۆر گەورە و گران. ئەکرێت لە یەکێک لە سەردانەکانە هاوڵاتیەک لە مەترسی توشبوون بە نەخۆشیێکی ترسناک دوور بخرێتەوە، یاخود مەترسیەکی تەواو هەبێت لەسەر ژیانی کە بەهۆی دوورخستنەوەی ئەو کاڵا و بابەت و خواردن و خواردنەوەانەی کە تۆ لە ڕێگەی لیژنەکانە دووری ئەخەیتەوە ناهێڵی ئەوان بەکاری بێنن. ئەکرێت ئەمانە پارێزگاری لەوامکە ئەمەش دڵخۆشین لەبەرەوەی کاری لیژنەکان تەنها بۆ سەروەربوونی یاسایە، بۆ پاراستنی هاوڵاتیانە لە هەموو ڕوویەکەەوە بە تایبەتی لەسەر و هەمیانەوە مەترسی بۆ سەر تەندروستی و بۆ سەر ئابووری یا بۆ سەر جیرفانی هاوڵاتیان کە هیچ کاتێک ڕێگە بەمە نەدراوە کە بکرێ. کورتەی کاری لیژنە هاوبەشەکان ڕۆژانە ئەمە کارەکانە لە بەرەبیانێکی زۆر تاکو درنگانێکی نیوەشە و ئێمە بە چەندین قۆناغ یاخود بە چەندین کاتی جیاواز لە کاتیدا پێش کاتی داوام چەندین لیژنەوان هەیە کە لە بەرەبیانەوە تا نزیکی سەعات 9 کارەکانی خۆیان جێبەجێ ئەەکەن وەکو لیژنەی چاودێریکردنی کارگەکانی غازی ماڵان و چۆن دەوێت دروست دەکرێت، چۆن سیانەی بتڵەکان ئەکرێت
کێشەکەی چەندێکە و بریکارەکانی چۆن تەوزی ئەکرێ بە ناو کۆڵان و کوچەکانی شاری سلێمانیا تاکو بە نرخی ڕسمی خۆی کە 8500 نارە بگاتە دەستی هاوڵاتیان. لیژنێکی ترمان هەیە هەر لە پێش دەستپێکردنی داواماوکو لیژنەی ئەلوە سەرپەرشتی ناو ئەلوەی سلێمانیەکە و سەردانی تەواوی ئەو قاتەعاناکە بۆ ئەوەی دڵنیا بێت لەوەی ئەو بابەتانەی کە هێنراون یاخود هاوردەکراون و لە دەرەوەن ئایا پشکنینیان لەگەڵە چۆن هێناویانە بە شێوازەکەی چۆنە لەکوێ دانراوە شوێنەکەی گونجاوە یاخود گونجاو نییە نرخەکان چۆنن پشکنینەکان مەوجودن یا ئەو پشکنیانە لە بەردەستان هی ئەو بابەتانە بووە ئەمانە پێشدەوام و بەشێکی زۆر لە لیژنەکانمان لە کاتی دەوامە کارەکانی خۆیان جێبەجێەکەن و لە دوای داوامیش ئێمە لە سەعات 2:30 لیژنەی ترمان دەرئەچن تا نزیکی بانگی مەغریب کە چەند لیژنێکیشمان لەو کاتانە ئیشەکەن و شەوانیش چەند لیژنەیەکمان دەرئەچن بە تایبەتی لە مۆزشە هەتا ئێستا ئێمە بەشێکی زۆر لە لیژنەکانمانەوە بە لیژنەی باڵاشەوە توانیمانە دەرچوونی شەوانەشمان هەیە و زۆر جار لە پاراستنی ژینگە و ڕێگریکردن لە مەترسی ئاگرکەوتنەوە لەسەر شاخەکانی گۆژە و ئەزمڕیش ئێمە بەشدارە بین. دەستان خۆش ژەماندوونە بن بەڕاستی کارەکانتان جێی پێزانینە دەستان خۆش بێت دووبارە. کا گۆران پێم خۆشە بەر لەوەی بچمە و پرسیارەکانی دیکەەوە باسێکی ئەوت کردێکێک لە لیژنەکان ئەوەیە کە چاودێری قوتابخانە و پاسی مەکتەب و ئەوانە کە ئەم لیژنەیە کەمێک تازە نییە یاخود من ئاگادار نەبووم ئەو چاودێریکردنە چۆنە پێم خۆشە بۆم باسکەیت. خاتون ئەو لیژنەیە لە ساڵی 2010 هەوڵێکی زۆرمان ناتە ئەمان بینی جارجارە مەسەڵەن کەسوکاری خوێندکاران ئەهاتن باکوداکی تەلەبەکان ئەهاتنیان و وەڵا ئێمە ئەو پاسی کە گواستنەوەی خوێندکارانی پێکرێ بۆ مەکتەب مناڵەکەی ئێمە هەڵناگرێت نایەتە لای ماڵی ئێمە ماڵمان دوورە یاخود داوای پارەی زیاترەکەیان کۆمەڵێک لەم بابەتانە کێشە هەبوو پاسێک نییە کە ئەو تەلەبەی من بگوێزێتەوە و بەتەنیا ناتوانم تەکسی بە بگرم و یاخود ئاهاوەی زۆرم لێ ئەسەن ماگانە ئاوایە دوای ئەوە اینجا ژمارەیەکی زۆر لەو مناڵانیان سەرخست بۆ ناو پاسەکانیان کە لە حەدی گونجاو دەرەچوو باڵێن ئێمە کۆمەڵێک ڕێنماییمان هەیە بە پێی یاساکانی هاتوچۆ کە ئێمە بێ لە کاتێکە ئۆتۆمبیلی تایبەتی خۆشمان لێ ئەخورینە بێ پابەندی ئەو مەرج و ڕێنمایانە بین کە ئەگەر هەموو یاساکانی تری حکوومەتی هەرێمی کوردستانی هەر حکوومەتێکی تر لەسەر زەوی بۆ سوود و بەرژەوەندێکی تایبەت دانرابێ یاسای هاتوچۆ بۆ بەرژەوەندی هاوڵاتی و ئەو کەسەیە کە کاری لێخوڕینی ئەو سوارڕەوانە ئەکایتر چ تایبەت بێ چ گشتی بێ چ گەورە بێ سیارەکەی بچووک بێ بار بێ کرێ بێ هەرچیە بێ تەنها ئەو یاسای هاتوچۆیە بۆ سەلامەتی سەرنشینان و شۆفێرانی ناو ئۆتۆمبیلەکان دانراوە بۆیە خۆشمان وەکو خۆمان پابەند دەبین بۆ یاسایە و بەڵام ئێمە سیرمانە کرد کە پاسی وامان هەیە ئەبێ 20 کەسی تیا بێ بێ 21 کەسی تیا بێ سێرەکەن 35 کەسی تایە ئەمە خوان خواستن لە کاتی ڕوودانێکە لە قەرباڵقیەکە لە شتێکە مەترسی ئەوە هەیە کە زەرروزیانی زیاتری لێ بکەوێتەوە خوانەخواستە زیانەکان زیاتر بن و ژمارەی خوێندکاری زیاتر توش ببن خوانەخوازەگەر شتێک هەبێت دوای ئەوە اینجا هەر ناکرێت بە ناڕەحەتی دابنیشن بە تایبەتی لە کاتی چوونیان بۆ تاقیکردنەوەکان و بۆ هەندێک کاتی پێویستکە بوو یاخود لە وەرزێکا کە ئێمە ئەزانین لە کۆتایەکانی ساڵی خوێندن لە لای ئێمە ئیتر وەرزی گەرما دەست پێەکە و ناکرێت بەو ژمارە ئەوە بە چڕی دابنیشن هەندێک جار مەسەرەن دانانی پەردە و شاردنەوەی خوێندکارەکان و ناو پاسەکە و تازە نەکردنەوەی ساڵانەی ئۆتۆمبیلەکە و نەبوونی با بڵێن مۆڵەتی شۆفێری یاخود ئەوەی کە پشکنینی ساڵانە یا پشکنینی پێویستی سەلامەتی و تونند و تۆڵی ئۆتۆمبیلەکانیان ئەمانە کۆمەڵێک شت بوون بۆیە بیرلەوە کرایەوە لە ساڵی 2010 بە سەرپەرشتی ڕاستەوخۆی قایم خام و بە پشتیوانی لیژنە هاوبەشەکان و هەماهەنگی لەگەڵ بەڕێوەبەرایەتی هاتوچۆ و بەڕێوەبەرایەتی گواستنەوەی سلێمانی لەگەڵ بەڕێوەبەرایەتی پەروەردە و بەڕێوەبەرایەتی ئاسایشی سلێمانی توانرا ئەو ڕێکەوتنە بکرێەوە ئەو لیژنەیە پێک بهێنرێ کە ئەو شوێنانەی باسمان کرد ئەندامن وە نوێنەریان هەیە لەو لیژنەیە کاتێک کە سەردانی ئەو جێگایانە ئەکەن لە 2010 کارەکانی خۆیان ئەکەن و بەتایبەت لە ئۆتۆمبیلەکانە کۆڵنەوە
لە جێبەجێکردنی مەرج و یاسا و ڕێنمایی و ڕێساکانی هاتوچۆ ئەکۆڵنەوە پێویستە بەپێی پێویست دانیشتنە هەبێت مناڵان بەپێی کورسەکان دابنیشن کۆمەڵێک تەجاوزات هەیە مەسەن پەردە نەبێ ئەوە نەبێ هەر کۆمەڵێک شتی تر هەیە ئەو بابەتانی یاخود هەر شتێک هەر هەڵسو کەوتێک هەر ڕەفتارێک کە دژ بێ یان نەگونجا و ناکۆک بێ لەگەڵ عادات و تەقالید و لەگەڵ هەڵسو کەوت و ڕۆژانە و لەگەڵ کولتور و ژیانی ئێمەیە لەگەڵ ڕەوشی ئێمەیە ئەوانە نەگونجاو بێ پێویستە ئەوانە نەکرێوەکردن و ئەنجامدانی ئەو بابەتانە هەمووی ئەچێتە قاڵبی سەرپێچیکردنەوە و دواتریش خاوەنی ئەو پاسەیە خاوەنی ئەو کۆمپانیایە کە کۆمەڵێک پاسی بەدەستە و لەگەڵ مەکتەبێکە گرێبەستی کردووەوە بۆ ساڵێکی خوێندنی دیاریکرا و هاتوچۆ بە خوێندکارانەکە بۆیە ئەو لیژنەیە دروست بووە لە ئێستاژدا سەرپەرشتی ئەواناکە هەرچەند لە بابلین لەگەڵ کۆتایی هاتنی و ساڵی خوێندنە چالاکی لیژنەکە ڕائەگیرێت تاکو دەستپێکردنەوەی ساڵێکی نوێی خوێندن بەڵام بەگشتی ئەرکەکانیان ئەوەیەوە هەر کاتێکی سەرپێکی لەلایەن هەر کەسێک کۆڕووبدا پسوڵی سەرپێچیان پێ بۆ سەرپێچەکە تۆمارەکەن و ئەیکەن بە راپۆرت و دواتر پێویستە ئەو کەسە بێتە قایمقامەتی سلێمانی بەقەر قەبارە و بەقەر کاریگەری ئەو سەرپێچی کە کردوێتی پێویستە ئامادە بێ بە ئەوەی کە سزای یاسایی خۆی وەربگرێت. زۆر باشە دەستان خۆشە بزانم کە گۆران لە کاتی سەردانیکردنی شوێنە بازرگانیەکانەوە ئەو شوێنانی کە باست کرد لیژنەکانی قایمقامەت ئەیگرێتەوە بزانم ئەو ئاستەنگیانە چیان کەیەنە بەردەمی ئێوە ئاستەنگیەکان بە تایبەت مەسەن شتێکە زۆر مەسەن ڕوبەڕووی ئاستەنگی ئەبنەوە شتەکان دووبارە ئەبێتەوە خۆی با بڵێن ئەم لیژنە هاوبەشانە سەرەتای بیرۆکەکەی گەڕاوەوە بۆ قایمقامەتی سلێمانی و لەوێشەوە داکەوتووە بۆ چەندین قایمقامەتی تر و تەنانەت بە خۆشحاڵیەوە لە پارێزگاکانی کەشکە ئێستا پەیڕەوی لەم جۆرە کارە ئەکرێ کە ینی هەبوونی لیژنەکان باشترە لە بەرەوەی سوودێکی زیاتر ئەبەخشن و چاودێریەکی زۆر چڕوپڕ ئەەکەن و لە پێچینەوەیەکی خێراش ئەەکەن لەگەڵ ئەو خاوەن شوێن و شوێنە گشتیانە و ناوبازار و هەر جێگایەکی تری تایبەتە بێ کاتی تەوان لە سەرەتا ئەنجامدانی هەموو کارێک قورسە هەنگاوی یەکەم زۆر سەختە بێ بەڵام ئێستا وا ساڵانێکەوە نزیکەی 15 ساڵ ئەبێت لیژنە هاوبەشەکانی قایمقامەتی سلێمانی لە ناو سلێمانیە ئیش ئەکاوە وەکو جەنابتە بینی ئێمە لەگەڵ جەنابتان هاتوین ئەم بەرنامەی پێشکەشەکەین بە هیوای ئەوەی کە هەندێک زانیاری تیا بێتە هۆی هۆشیارکردنەوەی بەشێکی زۆر لە هاوڵاتیان بە تایبەتی ئەو کەسانەی کە پیشەدارن یا خاوەن پیشەن یان بە جۆرێک لە جۆرەکان خزمەت گوزاریی گشتی پێشکەش بە هاوڵاتیانی شاری سلێمانیەکەن بۆیە لێرشەوە ئەمەش هۆکارێکی ترە بۆ هۆشیارکردنەوە سەردانەکان هۆکارە بۆ هۆشیارکردنەوە مەسەلەن پێدانی ئاگاداری هۆکارێکە بۆ هۆشیارکردنەوە تەنانەت غەرامەکردن هۆکارێکە بۆ هۆشیارکردنەوە بۆ ئەوەی جاریشکێکە ئەگەر ئازاری هاوڵاتیەک بی لەسەر ئەوەی کە ئازادانەکە مەبەستم ئازاری جەستەیی نییە بەڵام ئازاریی ئەدەی بەوەی کە ئەکارێکی سەرپێچیت کردو پێویستە لە بەرامبەریە باجێک هەیە کە تۆ بیدەی بۆ ئەوەی باجەکەش بۆ ئەوەیە کە هەست بکەی هەرجارێت و ئەم هەڵەیە بکەی زەرێک ئەەکەیت لەبەر ئەوە دەست بگرەوە و هەڵەکە دووبارە مەکەرەوە ئەمە یەک دووهم خەڵکی کەشکە ئەبینێ ئەو کەسەی سەرپێچەکەی کردووە تووشی سزا ئەبێ ئەویش لای خۆیەوە با بڵێن ئەسڵەمێتەوە بە جۆرێک لە جۆرەکان دوورەکەێتەوە لۆی هەمان سەرپێشی ئەنجام بدا بۆیە ئێستا کارەکانی ئێمە بۆ دەستپێکا کاتێک کە سەردانی هەر شوێنەکەکەین هەر لیژنەیەک سەرەتا دێنە لای بەڕێستان وەکو خاوەنی شوێنەکە داوای مۆڵەتان لێکن کە مۆڵەتیان بن ڕوخسەتیان بن بچن شوێنەکە بپشکنن دوای ئەوەی کە مۆڵەت وەرەگرن ئاچن لیژنەکە پێک هاتووە لە چەند ئەندامێک هەر ئەندامێک نوێنەری فەرمانگە و بەڕێوەبەراتێکی دیاریکراوە پسپۆڕێکی دیاریکراوی هەیە بۆ نمونە نوێنەری تەندروستی ئەکۆڵێتەوە لە بوارە تەندروستیەکە بزانێ ئەم شوێنە تا چ ڕادێک پابەندی مەرج و ڕێنمایە تەندروستیەکانە کە لە بەڕێوەبەراتی خۆپاراستنی سلێمانی یا بەڕێوەبەراتی سەرۆکاتی تەندروستی سلێمانی و بەڕێوەبەراتی گشتی تەندروستی سلێمانی یاخود لە ئەو ڕێنمایانی کە لە وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمەوە دەرچووە بەپێی ئەوە هەڵسوکەوت دەکەن لەو شوێنە بزان تا چەندێک پابندبوون هەیە بەم ڕێنمایە حکومیانەوە کە لە بواری تەندروستیا دەرچووە نوێنەری ڤێتەرنەری بە هەمان شێوە گۆشتی سپی و سوور و ماسی و هەموو بابەتەکانی تری گۆشتی فرێش یا ئەگەر بەست و هەبێت بەپێی ئەو شوێنە و تایبەتمەندی شوێنەکە ئەگەڕێ لە بواری ڤێتەرنەریە ئەویش مەرج و ڕێنمایەکان بزانن تا چەنە ئەگەر
هەر کەسێکی تر هەر ئەندامێک لەو لیژنەیە لە پێکاتی لیژنەکە بە پێی پسپۆرەکەی خۆی ئەگەڕێت دواتر لە کۆتای پشکنینە سەرۆکی لیژنەکە و ئەندامەکان کۆ ئەبنەوە بڕیارەدەن کە بزانن ئەم شوێنەی کە سەردانیان کردووە خاوە شایانی ئەوەی ئاگاداری بکەنەوە یا پسڵەی سەرپێچی بۆ بکەن یاخود دەستخۆشی لێ بکەن یاخوا نەخواستە ئەمەندە بێسەرەوبەرێ و یا بێڕێنمایی و ئەمەندە پێشێلی سەرپێچەکانی کردو و چەندین سەرپێکی لەناو ئەو شوێنەدا هەیە کە مەترسی لەسەر هاوڵاتیان دروستەکە بەداخۆ هەندێک جاریش بڕیاری داخستنی ئەو شوێنە دەربچێ لەبەر ئەوەی کە چیتر مەترسیتر ڕوونەدا بووە دوای ئەوەی کە بڕیاری داخستنەکەی بۆ دەرەچێت بۆ ماوەیەکی دیاریکرا بۆ نمونە بۆ هەفتەیەک بۆ بڵاوکرێتەوە لە سایتی ڕسمی قایمقامەتی سلێمانی دواتر خاوەنی شوێنەکە بانگەکرێت کلیلەکانی پێ ئەدرێتەوە و هاوڕێتی ئەکرێەوە ڕێنمایەکی تەواو ئەکرێت تەواوی زانیارەکانی پێ ئەدرێت بۆ ئەوی دووبارە دەستکاتەوە بە چۆنێتی پاکردنەوە و ڕێخستنەوەی شوێنەکەی بۆی ئەمجارە ئەم داخستنە بۆی بێتە خاڵێکی وەرچەرخانوە چیتر نەگەڕێتەوە ئەو خاڵە پێشووی کە هەیبوو و لەمەلا خزمەت گوزاریەکانی بە ئاستێکی باڵاتر و بەرزتر و جوانتر پێشکەش بە هاوڵاتیان و بە میوانان و گەشتیارانی شاری سلێمانی بکە. زۆر باشە دەستە خۆش بێ ئەو باسیەوەت کرد کە لیژنەکانی ئێوە لە چەند کەسێک و لە چەند بابەتێک پێگاتوە کاریەکان تایبەتمەندیەکی بەخۆی هەیە. بزانم ئەگەر سەردانی شوێنێ بکەن بۆ نمونە بابەتێک بفرۆشێ بۆ نمونە ئەو بابەتە بەسەر چوو بێت یاخود ڕێگە پێدراو نەبێت کە ئەم بابەتە بفرۆشە لەناو ئەم دوکانەیە ئێوە لە کاتی ئەوەی کە سەرپێچەکەی بۆ ئەنووسن یاخود شوێنەکەی دائەخرێ ئێوە هیچ کات لێکۆڵینەوە لەوە ناکەن کە سەرچاوی ئەم شتە مەسەلەن کوێ بووە کێ بووە مەسەن بازرگانەکە کێ بوو ئەم شتە هێناوە ئێوە پەیوەندیتان زیاتر بۆ نییە کە بزانە سەرچاوی ئەو شتێک کە هاتوۆتە ناو دوکانەکەەوە کوێ بێ؟ خاتون پێشەکێک وەڵام نییە ئەمە بەڵام وەک پێشەکێک گاوە ڕوونکردنەوەک بۆ سەر پرسیارەکەی جەنابەت بەداخەوە ئێمە لە ئێستادا لە هەرێمی کوردستان کۆمەلگایکی بەرهەمهێنمان نییە و ئەو بەرهەمانەشی کە هەمانە بەرهەمە ناوخۆیەکان مەبەستم لە بەرهەمی کشتتوکاڵی تا بەرهەمی پیشەسازی تا بازرگانی ئەوانەی کە هەمانە بەداخەوە خواستەکانی هاوڵاتیان و خواستی ناوخۆی خۆمان تێر ناکات لەبەر ئەوە پێویستمان بەچیە پێویستمان بۆیە کە هاوردە بکەین لە ئێستادا پشتبەستنی هەرێمی کوردستان لە زۆرێک لە بوارەکانە ئێمە پێویستمان بە هاوردەکردنی ئەو کاڵا و بابەت و خواردنەوە و کەرەسانە هەیە کە لە دەرەوە بۆمانێت لە دەرەوەیەت دیارە لەسەر چاوەیەکەوێت لە وڵاتێکەوەیەت ئیتریا وڵاتانی دراوسی خۆمانە یا بەشێکی لە عێراقەوەیەت یاخود ئەوەتا لە وڵاتانی ترەوە دێت بەڵام با بڵێن بە شێوازێکی ڕسمی داخڵ ئەبێ ئیترچ لە دەواازە سنووریەکانەوە بێت لە ڕێگەی زەویەوە یاخود لە ڕێگەی فڕۆکەخانە نێودوڵەتەکانی هەرێمی کوردستانەوە داخڵ ئەبن. کاتێک ئێمە سەردانی جێگایەکەکەین بۆ نمونە مارچێتێک یا دوکاندارێکە هەر شوێنێکی ترمینی مارچێتێک جێگەیەک و گومانمان لە هەر شتێک هەبێ گومانمان لە بابەتێکە بێ یاخود شتێک ببینین کە بەسەر چووە یا ببینین کە نەشیاوە یان بە جۆرێک لە جۆرەکان شیاوەتی لە دەستداوە بە کەڵکی خواردن نەهاتووە ئێمە پرسیار لەو بەڕێزانە ئەەکەین کاکە ئەم شتانە دیارە ئەبێ کڕابێ ئێستا ئەمە یەکێکە لە ڕێنمایەکان هەر کەسێک کەشتی کڕیەوە پێویستە وەسلی کڕینی ئەو بابەتەی هەبێ لە هەر جێگای کڕیوتە تکایە پێمان بڵێ بە پێی وەسلەکە کە داوای لەکەین دیارە دەرەکەوێت لەکوێی کڕیوە دواتر لیژنەیەکی تایبەترە چێ لێکۆڵینەوە لەو شوێنە ژەگا کە سەرچاوەیە بۆ ئەم لێەوە دەستی کەوتووە ئەگەر بگەینە بازرگانەکە داوای لەکەین کاکە چۆن ئەم کاڵا و بابەتە ئەم خواردنەوەی ئەم کەرەستەیە چۆن هاتوۆتە ناو شاری سلێمانی چۆن هاتوۆتە ناو هەرێمی کوردستان بۆ ئەو مەبەستە داوای مەسەلەن هەموو ئەو بەڵگەنامە کاغەزیە یاسایانی لێ ئەەکەین کە تایبەتە بە هاوردەکردنی ئەو کاڵایانەی کە لە خاڵە سنووریەکانەوە دێت و بە شێوازێکی ڕسمی و قانونی ئەمە داوای مەنەفێستی لەکەین داوای شەهادەی منشەئی لەکەین داوای کۆمەڵێک شتی لەکەین داوای مەسەن وەسلی گومرجی لەکەین کە تۆ لەکوێوە هێناوتە چۆن هێناوتە داوای ئەگەر بابەتەکە دێشێ بێت لەو بابەتانی کە پێویستی بەوە بێ پێش داخڵ بوون پشکنینی بۆ بکرێ داوای ئەو پشکنینانەی بۆ ئەەکەین بەڵام پشکنینی ڕسمی حکومی یاخود باوەڕ پێکراو لەلایەن حکوومەتەوە ئەمانەی هەموو داوا لێ ئەکرێوە کاتێکیش بزانین سنوورەکە ئەچێتە دەرەوەی سنووری ئیداری قایمقامەتی قەزای مەڵبەندی سلێمانی ئەو کاتە لە ڕێگەی جەنابی قایمقامەوە بە نووسراو یاخود بەزارێکی لایەنی سەر و خۆمانیا ئەو لایەنی ترکە لە سنوورەکەیەوە با بڵێن پارێزگای سلێمانیە یاخود
دەواازەیەکی تایبەت بە پارێزگای سلێمانی دەواازەیەکی سنووری یاخود لە هەر شار و ناوچێکی تری هەرێمی کوردستانەوە هاتبێ پەیوەندی بەو شوێنانەوە ئەکرێ بۆی ئەوانش ئاگاداری وەزعەکە بن و ئەوانش بتوانن لە لای خۆیانەوە ئەوەی پێویست بێ بیکەن بۆ ئەوەی بە هەمومان بگەینە ئەوەی کە بەکاری ئێمە و بەکاری هەموو لایەک بتوانین بەشێک لەو مەترسیانی کە ئەکەونە سەر سەلامەتی هاوڵاتیان دووری بخێنن. زۆر باشە دەستان خۆش بزانم کا گۆران باسێکی ئەوم بۆ بکە لە ئێستا زۆرێک لە مارکێتەکان و زۆرێک لەو شوێنانی کە بۆ نمونە بە جوملەشت ئەفرۆشن ئەبینین کە بەهۆی ئەوەی کە ماوەی بەسەرچوونی بابەتێک مەسەرەن کەمی ماوە بە نرخێکی کەمتر یا خۆداشکاندنێکی باشی بۆ ئەکا ئەمە ڕێگە پێدراوە ئەمە خراپ نییە مەسەرەن ئەم بابەتانە خاتون مادەم ئێمە کە تۆ ئێمە بەپی یاسا و ڕێنمایی مامەڵە لەگەڵ خەڵک ئەەکەین و ئەگەر هەر بەرهەمێکمان لابێ ئێمە بەرهەمەکە بەپی ماسفاتی عێراقی و بەپی ئەو ڕێنمایانی لە حکوومەتی هەرێم دەرچووە ئەبێ بەرواری بەرهەمهێنانی لەسەر بێ لە فڵان ڕۆژ ئەم بەرهەمە بەکار هاتووە و ئەبێ بەرواری بەسەرچوونیشی لەسەر بێ کە بینی ئەو دوو بەروارە ئەکاتە تەمەنی یاسایی ئەو کاڵایە ئەو بابەتە ئەو مادەیەتر موادی تەجمیل و کۆزماتیکە یا خواردنە خواردنەوەی هەر بابەتێکی ترە ئەوە تەمەنەکەی دیاری ئەکا ئەگەر بێت و تەجاوزی بەرواری یاخود تێپەڕی بێ یا بەسەر چوو بێ ئەو بەروارەوە کۆتایی پێهات بێ و ماوەیەک ڕۆشت بێ بەسەریا ئەو کاتە هەر بەپێی ئەوەی بەپی ئەو ڕێنمایی کە لەسەر ئەو شتە خۆیەتی لەسەر پاکێجینەکەی با بڵێن لەسەر کیسەکەیەتی لەسەر پاکەتەکەیەتی نایلۆنەکەیەتی بەرگەکەیەتی لەسەر هەر شتێکێتی بەپی ئەوە بەپی یاسا ئیتر ئەمە شیاو نییە بۆ بەکارهێنان تەواو نابێت تۆ ئەبێ پێش ئەو بەروارە بیفرۆشی ئاساییە بەڵام دوای ئەو بەروارە بیفرۆشی ئەمە سەرپێچیکردنەوە ئەبێ ڕێکاری یاسایی وابێت لە کۆڵینەوەی یاسایی لەگەڵ ئەو کەسانەدا بکرێتەوە ئەکەن بەڵام ئەوەی کە ماوەیەکی ماوە هێشتا ماوەیەکی یاسایی بەڵام کەم یا کورد لە تەمەنەکەی ماوە ناچارە بن بازرگانەکان بۆ ئەوەی زەرەری زیاتر نەکەن داشکاندن بۆ بەرهەمەکانی خۆیانەکەن و بە نرخێکی کەمتر با بڵین فرۆشتنی بۆکەن لەیخەن ناو بازارەکانەوە بەڵام بۆ هەندێک کاڵا هەیە ئاساییە ئەگەر ئەو کاڵایانەی کە دوای هەڵبسرینیان بە یەک جار ئەتوانێت یەک کەس ئەتوانێت بەکاریان بێنێ لە یەک جارە بۆ نمونە شەربەتێکە ساردیەکە بڵێک ئاوە یا پسکیتێکی بچکۆلەیە یا پارچێ پەنیرەیە هەر ئەو شتە بچووکانە ئەگەر ماوەکەی بەسەر نەچوو بێ و لە شوێنی شیاوە هەڵگیرا بێ بەپی ئەو تعلیماتی کە لەسەرێتی بەپی ئەو زانیاری کە دانراوە زۆر جار بەروارەکەشی تەواو نەبووە بەڵام سیرەکەی لیژنەی قایمقامێت یاخود لیژنەکانی تەندروستی دەستیان بەسەر بابەتەکەی گرتووە بۆچی لەبەرەوەی کە بە شێوەیەکی نەگونجاو لە کۆگاکەیە هەڵگیراوە واتە ئەمبارکردنەکەی هەڵەبووە بۆ نمونە ئەوترێت ئەم بابەتە پێویستە لە خوارد پلەی ئەوەندە پلەی گەرمیەوە بێ پێویستە لە 25 پلەی گەرمیە هەڵی بگری یا لە خوارد 25یان نابێت لەسەر و 25 بێ کاتێک تۆ لە 30 پلەی سەدیا ئەو بابەتە ئەبینی بێگومان بکە ئەوە شیاوەتی لە دەستداوە و ئەوە چیتر باشتر وایە بەکار نەهێنرێت بۆ لای هاوڵاتی ئێمە بەکارنێنرێت بۆ زۆر جا بەرواریشتەوە ئێمە دەستی بەسەراگرین بەڵام هەتاکو و با بڵین بەپی یاسا تاکو بەروارەکە تەواو نەبێ ئێمە ناتوانین دەست بەسەر ئەو شتانەدا بگرین بەڵام کاتێک کە تۆ ئەبینی برنجێکی 50 کیلۆیی کە دوو ڕۆژی ماوە لە بازارڕ ئەفرۆشرێ بە هاوڵاتی ئەمە بەڕاستی پێویستە ئەو بەرهەمانە پێشوەختە خاوەنەکانیان بێن ئێمە ئاگادارکەنەوە بۆی دووری بخەنەوە و ئێمەش هاوکاریان بکەنیان یارمەتیان بین لەوەدا کە لە ناوی ببین چونکە ناکرێت تۆ لەگەڵ هەڵبسووری برنجێکی 50 کیلۆیی لە ماڵە براتەنەکەیکی ڕۆنی 10 کیلۆیی 15 کیلۆیی یا 5 کیلۆیی تۆ بتوانین لە دوو ڕۆژا سەرفیکە یا دۆشاوی تەماتەیە هەندێک بابەتی ترکە ناکرێت بە یەکجار بەکار بهێنرێت یاخود بخورێ بخورێتەوە ئەمانیان تێبینیمان هەیە لەسەری و ئێستا ئەلحەمدولیلا وای لاتوە لەگەڵ زۆربوونی سەردانەکان و دووبارە زۆرتر پێدانەوەی ڕێنمایەکان و زیاتر سەردانیکردنی ئەو شوێنانە ئەو بە ڕێزانش تێگەشتون لەوەی کە پێویستە چۆن ڕێنمایەکان جێبەجێ بکەن بۆیە کەمترین حاڵەت ئێمە تووشی ئەوانە ئەبین یا لە ڕێگەی ڕووداوێکی نەخوازاویان لە ڕێگەی ڕێز و
احترام و خۆشەویستیم بۆ هەموو کارمەندەکان لە هەموو جۆرە پیشە و کارەکانە. هەندێک جار من کارمەندێکم لە هەر شوێنێکا کارەکەم، هەندێک جار تەقسیری و کەم و کوڕیەکی من کارەکاتە سەر ئەو جێگایی کە من کارم تیا کردووە، ئەبێتە هۆی داخستنیە، ئەبێتە هۆی ئەوەی کە پسوڵەیەکی بۆ بکرێت تووشی سزا ببێ کە خاوەن کارەکە هیچ کاتێک ئەوە ناخوازێ، بەڵام ناشکرێت لیژنەکان لەسەر پێچەکان چاو بپۆشن لەبەرەوەی کارمەندێک کردوێتی خاوەنەکەی نەیکردووە ئێمە نەتوانین با بڵێن مامەڵە و لێپێچینەوە لەو شوێنانە بکەین. بۆیە هەموو شتێک با بڵێن بەپێی ڕێنمایی تایبەت بەخۆی وە بەپێی ئەو بابەتی کە بۆی دیاری کراوە هەڵسوکەوتی لەگەڵەکرێ. کاریگەریەکەی هەرچەند دێبێ ئەگەر زۆر زیاد و زەق بێ ئەو کاتە بێ مامەڵەیەکی خێراتر و ورتر و سزایشی تونتری بەدابنێ بۆی بە زووتین کاتۆ ئەو شتە کۆتایی پێبێنی و ئەو هەڵسوکەوتە نەهێڵی بۆ ئەوەی مەترسیەکە دوور بخەیتەوە لە هاوڵات. باش کاگۆران جواب پرسیارم ئەگەر بتوانی بە کورتی وەڵام بیتەوە سوپاس دەکەم. بزانم لیژنەکانی ئێوە بە دوواداچوونی لیژنەکانی ئێوە بەپی پلانە یاخود پلانێکی دیاریکراوتان هەیە بە دڵنیایی و ئەزانم هیچ کات لەگەڵ سەر شەکوای هاوڵاتی یاخود لەسەر ئەوەی کە هاوڵاتیەک شتێکە کرێ شتێکی بەدڵ نییە شتێکی ناتەبیعیە بینێ لە شوێنێک بۆ نمونە پەیوەندی بە ئێوە ئەوکە ئێوە ئەو شتانە بە هەندوو ئەرەگرن بە دوواداچوونی بۆ ئەکەن؟ بێگومان خاتون ئەم پرسیارەت زۆر جواب بوو، چونکە ئێمە لەگەڵ هاوڵاتیانە جۆرێک لە متمانەمان دروست کردووە کە گەشتونەت لەگەڵ هاوڵاتیانە بینمان زۆر خۆشەوە، ڕایەڵەیەکی زۆر پتە و بەهێزمان هەیە و تا ڕادەیەکی زۆر باش متمانەیەک هەیە بە لیژناوشکانی قایمقامێت کە کارەکانی خۆیان بە باشی ئەنجام بدەن. پەیوەندی ئێمە لەگەڵ هاوڵاتیانە زۆر زۆر بەهێزە و زۆر کورتخایەنە، یعنی تۆ ئەتوانی بە ئاسانترین شێوە لە ڕێگەی تەلەفۆنێکەوە کە هێڵێکی گەرم هەیە لە قایمقامێتی سلێمانی ئەو هێڵە گەرمە لای زۆرینەی هاوڵاتیان ژمارەکەی ناسراوە 0 ئەم ژمارە هێڵی گەرمی قایمقامێتی سلێمانیە. دڵنیا بە هەر هاوڵاتیەک هەر بەڕێزێک هەر خاوەن کارێگەر خاوەن پیشەیەک هەر با بڵێن کۆمەڵێک لە دانیشتوان هەر سکاڵایەک پێشکەش بکەن چ لە ڕێگەی ئەو تەلەفۆنەوە چ لە ڕێگەی سکاڵای نووسراوە چ بۆ سەردانیکردنیان بۆ قایمقامێتی سلێمانی و چ لە ڕێگەی سایتی قایمقامێتی سلێمانی و لەم هەموو ڕێگەیانەوە ئەتوانن پەیوەندیەکان بکەن و سکاڵاکە ئێمە بە دوواداچوونی بۆ ئەەکەین. هەر هاوڵاتێک سکاڵای هەبێ لە لای ئێمە دڵنیا بە سکاڵاکان ڕیزبەند دەکرێەوە بەپێی با بڵێن دووری و نزیکی بەپێی خێرایی مەسەن هەڵسوکەوت لەگەڵ ئەو هەندێکیان پێویستی بەوە هەیە کە یەکسەر مامەڵی لەگەڵ بکرێتە دەخول بکرێ، هەندێکیان سکاڵاکە ساردە ینی زۆر گەرم نیە ئەگەر بکرێتە بەیانی ژەر ئاساییە. بۆیە زۆر بە ئاسانی ئەگەنە ئێمەوە دڵنیا بن ئێمە بە دوواداچوون بۆ هەموو سکاڵایەکەکەین خوا نەخواست ئەگەر سکاڵاکە ڕاستیش نەبێ ئێمە بە دوواداچوونی بۆ ئەەکەین و کاتێکیش لیژنەکانمان دەرئەچن لیژنەکان خۆیان بڕیارەدەن مەسەلەن ناوچەیەک لە ناوچەکان هەڵەبژێرن و ئەچن ڕووپێویکی ئەو ناوچەیەکەن لەوێ هەرچیەک هەبێ تایبەت بێ بە بواری کارەکەی ئەوانەوە ئەنجامی ئەدەن. ئەگەر بێت و سکاڵاژە بێ سکاڵاکان پێش ئەخرێن دواتر پشکنینە ئاسایەکانەکرێت لە هەموو لیژنەکانمانە ئەم بابەتە ڕەچاوەکرێ و ئەوەلێت ئەدرێ بەو سکاڵانەی کە لایەن هاوڵاتیانەوە گەشتۆتە دەستی ئێمە. زۆر باشە، دەستان خۆش بێت. زۆر سپاس بۆ کاگۆران قادر کە بەڕێزیان سەرۆکی لیژناوە بەشەکانی قایمقامێتی سلێمانی بوون. ئەمڕۆ لای ئێمە میوان بوو قسە و باسمان کرد لەسەر ئیشوکار و چاودێری بۆ دوواداچوونی کاڵە بازرگانیەکان. دووبارە زۆر سپاس کاگۆران، سپاس بۆ ڕێنمایی تێبینیەکانە لەسەر ئەو بابەتە. تا پرۆگرامێکی تر هەر شاد بن، خواتان لەگەڵ بێت.